بۆچی دوایی بووکێک لە کاتی سوزدەدا؟ ئەم ڕووداوە لە پارێزگای ئاسیر لە عەرەبستانی سعودی ڕوویدا. دوای ئەنجامدانی نوێژی ئێوارە کچەکەم مەکیاجی کرد و جلیسپی بووکێنی پۆشی و خۆی بۆ ئاهەنگی هاوسەرگیریەکەی ئامادە کرد. لەو کاتەدا گوێی لە بانگی خەوتنان بوو. کچەکە هەستی کرد کە دەستنوێژی شکاوە. ڕووی کردە دایکی و گوتی: دایەجان، دەبێت بچم دەستنوێژ بگرم و نوێژی خەوتنان بکەم. دایکی شۆک بوو بە سەرسوڕمانەوە گوتی: تۆ شێت بوویت؟ میوانەکان چاوەڕێی تۆن بۆ ئەوەی بتبینن. ئای مکیاجەکە چی لێ دێت؟ هەمووی بە ئاو لێ دەبێتەوە. من دایکی تۆم و فەرمانت پێ دەکەم ئێستا نوێژ نەکەیت. بەخدا ئەگەر ئێستا بچیت بۆ دەستنوێژ لێت زویر دەبم. کچەکە بە بڕواخۆبوونەوە وەڵامی دایەوە: بەخدا لەم ژوورە ناچمە دەرەوە تا نوێژەکەم نەکەم. دایەجان، پێویستە بزانیت کە گوێڕایەڵی بۆ هیچ مەخلوقێک نییە لەو شوێنەی کە سەرپێچی خالقی تێدا بێت. دایکی گوتی: ئەی میوانەکان چی دەڵێن؟ کاتێک ببێ مکیاج دەچیتە ناو هۆڵی ئاهەنگەکەوە، لە چاوی ئەواندا جوان نابیت و گاڵتەت پێ دەکەن. چەکە بە زەردەخەنەیەکەوە پرسی: دایە، تۆ نیگەرانیت کە لە چاوی مەخلوق و خەڵکیدا جوان بم؟ ئەی خودای گەورە و خالقم چی؟ من نیگەرانی ئەوەم ئەگەر نوێژەکەم بچێت لە چاوی ئەودا جوان نەبم. کچەکە دەستی کرد بە دەستنوێژگرتن و تەواوی ماکیاجەکەی شۆرایەوە، بەڵام هیچ گرنگی پێنەدا. پاشان چووە سەر بەرماڵ و دەستی بە نوێژەکەی کرد. لەو ساتەی کە چووە کڕنوش نەی دەزانی کە ئەمە دوا سوزدەی ژیانی دەبێت. بەڵێ، ئەو کچە لە ناو سوزدەدا گیانی سپارد. چ کۆتاییەکی مەزن و پڕ لە شانازی بوو بۆ کچێکی موسڵمان کە سوور بوو لەسەر گوێڕایەڵی پەروەردگاری. زۆرێک لەوانەی ئەم چیرۆکەیان بیست پێی کاریگەر بوون. ئەو کچە خوددا و گوێڕایەڵی ئەوی خستە پێش هەموو شتێکەوە. خودداش باشترین کۆتایی پێبەخشی کە هەر موسڵمانێک ئاواتی بۆ دەخوازێت، ویستی لە خوددا نزیک بێتەوە. بۆیە خودداش لەو شوێنەدا ڕۆحی کێشا کە تێیدا مرۆڤی موسڵمان لە هەموو کات زیاتر لە پەروەردگاری نزیکە. سوبحان الله، گرنگی بەوە نەدا لە چاوی مەخلوقدا جوان بێت، بۆیە لە چاوی خالقەکەیدا جوان بوو. بیهێنە بەرچاوی خۆت ئەگەر تۆ لە شوێنی ئەو بوویتایە چیت دەکرد؟ کامت هەڵدەبژارد؟ ڕازیبوونی خەڵک یان ڕازیبوونی پەروەردگار؟ ئایا گەرنتیت هەیە کە خولەکێکی تر، کاتژمێرێکی تر یان مانگێکی تر دەژیت؟ هیچ کەسێک نازانێت کەی کاتی کۆچی دوایی دێت یان کەی فریشتەی مردن چاوی پێدەکەوێت. ئایا بۆ ئەو ساتە ئامادەیت؟ چی هەڵدەبژێریت؟ ڕازیبوونی دەرونی خۆت بە نەپۆشینی حیجاب یان ڕازیبوونی پەروەردگارت؟ خودای گەورە هەموو لایەکمان بەرەو ئەو شتانە ڕێنووی بکات کە خۆی لێیان ڕازیە.